کەسێک کە خاوەنی توانای سەر و سروشتی بوو لە تەنیایی ژیا و بەستەم لێکراوی مرد. چیرۆکی بەناوبانگترین بەندکراوی ئەمریکا لە ڤیدیۆی ئەمجارەدا فیلمی گرین مایلتان بۆ کورد دەکەینەوە، بینەری بن و چێژی لێوەربگرن. با دەست پێ بکەین. چیرۆکی فیلمی میلە سەوزەکە لە ساڵی 1999 لە خەڵوەتگەیەکی پیران لە ویلایەتی لویزیانا دەست پێ دەکات. لەو ساتێک کە پۆڵ ئێجیکۆمب دەست دەکات بە گریان لە کاتی سیرکردنی فیلمی تۆپ هات، ئێلینی هاوڕێی نیگەرانی دەبێت و ئەویش بۆی ڕوون دەکاتەوە کە چیرۆکی فیلمەکە ڕووداوێکی ڕاستەقینەی بەبیردێنێتەوە کە کاتی خۆی لە ساڵی 1935 بەسەریدا هاتووە. ئەو کات وەک ئەفسەر یەکێک لە زیندانیەکان و بەرپرسی جێبەجێکردنی حکمی لە سێدارەدان بوو کە بە گرین مایل یاخود میلە سەوزەکە ناسرا بوو. لە ساڵی 1935 پۆڵ سەرپەرشتیاری زیندانی گۆڵد ماونتن بوو. لەو سەردەمەدا بەدەست نەخۆشی هەوکردنی و ئەندامی دەرهاوێشتن دەیناڵان کە بە سەختی میزی دەکرد. دواتر زیندانیەکی نوێیان بە ناوی جۆن کۆفی بۆ دێت. جۆن پیاوێکی ڕەشپێستی زلەیە، بەڵام مێشکی لە گەشە دوا کەوتووە. دوای ئەوەی تۆمەتی دەستدرێژیکردنە سەر دوو کچی بچووک و پاشان کوشتنیانی دەخرێتە پاڵ، جۆن سزای لە سێدارەدانی بەسەردا دەسەپێنرێت و بەر لەوەی ئەو بگات بە زیندانەکە دوو بەندکراوی تریشی لێبوو بە ناوەکانی ئێدوارد دێلاکۆری و ئارلن. ئارلن یەکەمین کەس بوو کە سزای لە سێدارەدانی لەسەر جێبەجێکرا بە تۆمەتی کوشتنی کەسێک. ئەفسەر پێرسی کەسێکی بێهست و بێبەزەیی بوو، کەسیش نەیدەتوانی ڕخنەی لێ بگرێت یاخود لۆمەی بکات، چونکە پوری هاوسەری لێپرسراوی زیندانەکە بوو. بە کورتی واستەی هەبوو. بە زۆری باڵادەستی و پلەکەی بەسەر ئێدوارد دێلاکۆریدا دەسەپاند و هەمیشە بە گەمژە و بێنرخ بانگی دەکرد. جارێکیان پێرسی پەنجەکانی ئێدوارد دەشکێنێت و دواتر بە پێیەکانی ئەو مشکەپان دەکاتەوە کە تاکە هاوڕێی ئێدوارد بوو و ناوی نابوو بە ڕەسپینگڵ. ئەم ڕووداوەش گڕی لە ناخی ئێدوارد بەردا. ئێستاش کاتی لە سێدارەدانی ئێدواردا. لەو سەردەمەدا لە سێدارەدانەکە لەسەر کورسیەکی کارەبایی ئەنجام دەدرا کە پارچەیەک ئەسفەنجی تەڕ لەسەر سەری تۆمەتباردا دەنرا بۆ ئەوەی کارەبایەکە ڕاستەوخۆ بگاتە مۆخی تۆمەتبارەکە و بە کەمترین ئازارەوە بمرێت. بەڵام پێرسی ئەسفەنجەکەی بە وشکی لەسەر سەری ئێدوارددانا بە مەشتاگیانی دەرچوو لە تەو ئازارەکەی هاواری دەکرد و گڕ لە جەستەی بەربوو. پاشان وردە جۆن کۆفی توانە سەر و سروشتەکانی ئاشکرا دەکرد. دەستی ئەفسەر پۆڵ دەگرێت و چارەسەری ئەو هەوکردنەی دەکات کە دەمێک بوو بەدەستیەوە دەیناڵان. دواتر بە ڕەسپینگڵ دەگەڕێنێتەوە ژیان. دوای ئەوە چارەسەری هاوسەری لێپرسراوی زیندانەکە مێلیندا دەکات کە تووشی شێرپەنجەی مێشک بوو. جۆن هەموو جارێک لە ڕێگەی بەرکەوتنی ڕاستەوخۆی کەسەکە و پاشان گواستنەوەی نەخۆشیەکەی لەوە بۆ خۆی، دواتر فرێدانەوەی نەخۆشیەکە بۆ دەرەوەی جەستەی خۆی کەسەکانی چارەسەر دەکرد. بەڵام ئەم جاریان لە دوای چارەسەرکردنی مێلیندا نەخۆشیەکەی لە لاشەی خۆیدا هێشتەوە و پاشان لە دەرفەتێکدا گواستیەوە لاشەی ئەفسەر پێرسی. بەمەش پێرسی تێک دەچێت و مێشکی لەدەست دەدات و لەژێر کاریگەری ئەو نەخۆشیەی کە گواسترا بۆ جەستەی پێرسی تەقە لە بەندکراوێکی تر دەکات بە ناوی ویلیام وارتۆن و دیکوژێت. ویلیام بکوژێکی شەڕانگەیز بوو. لەو دەقەیەکە گەیشت بۆ زیندانەکە لە شەڕ و کێشەنانەوە زیاتر هیچی تری نەکرد بوو. لە کاتی گواستنەوەیدا بۆ زیندان هێرشی کرد بۆ سەرپاسەوانانی زیندانەکە، شەڕی لەگەڵ دەکردن و چەندین جار سوکایەتی پێیان دەکرد. جارێکیان لە کاتی گواستنەوەی جۆن، ویلیام دەستی جۆن تون دەگرێت و ئازاری دەدات و ڕەگەزپەرستانە سوکایەتی پێدەکات. لە ڕێگەی بەرکەوتنیان جۆن دەتوانێت ئەو خراپەکاری و شەڕانگێزیە بخوێنێتەوە کە لە ناخی ویلیامدا هەیە، وەک چۆن ئەوەشی ئاشکرا کرد کە ویلیام ئەنجامدەری ڕاستەقینی تاوانی دەستدرێژیکردنە سەر کوشتنی دوو کچە بچووکەکەیە. ئەو تاوانێک کە جۆن خەریکە بەناحەق بەهۆیەوە لە سێدارە دەدرێت. بەم شێوەیەش جۆن هەردوو خراپەکار ویلیام و پێرسی بە یەک جار سزادا. ویلیام کوژرا و پێرسیش برا بۆ نەخۆشخانەی نەخۆشیە دەرونیەکان. پۆڵ پرسیاری هۆکاری سزادانی ویلیام لە جۆن دەکات. ئەویش دەستی پۆڵ دەگرێت و ڕاستەوخۆ بێوێنە پیشانی دەدات کە ویلیام بکوژی دوو کچە بچووکەکەیە و لەو کاتێک کە هەوڵی دەدا یارمەتیان بدات و بیان گەڕێنێتەوە ژیان کە سوکاری کچەکان هێرشی دەکەنە سەر لەبەر ئەوەی وا دەزانن ئەو بکوژەکەیە و لە کاتی گرتنی دەستی پۆڵ جۆن بەشێک لە توانە تایبەتەکەی بۆ ئەو دەگوازێتەوە. لە سەروبەندی نزیکبوونەوەی کاتی لە سێدارەدانی سەرڕای بێتاوانیەکەی کە ناتوانرێت بسەلمێنرێت، جۆن ئاسوودەی خۆی لەو کارە نیشاندا و ئەو ئاوات بە مردن دەخوازێت، چونکە جیهان شوێنێکی ناخۆش و ناشرینە بەلای ئەوەوە و ئەوەی زیاتر ئازاری دەدات هیچ و پوچی مرۆڤەکانە بەرامبەر یەکدی. ئەو شتانە بە ئەندازەیەک ئازاری دەدەن وەک ئەوەی پاسە شوشەیەک بەسەری خۆی بەهاڕێت و هەروەها تەنهایەکی وەک ئەوە وایە چۆلەکەیەک بێت لە ژێرباراندا. پاشان پۆڵ و پرۆتۆس پرسیاری کۆتا داواکاری بەر لە سێدارەدانی لێ دەکەن. ئەویش پێیان دەڵێت کە هەرگیز پێشتر سەیری فیلمی نەکردووە و حەز دەکات کۆتاشت سەیری فیلمی تۆپ هات بکات. هەر لەو شەوەدا لە نێوانگریانی پاسەوانانی زیندانەکە و ڕقی کە سوکاری کچەکان حکمی لە سێدارەدانی جۆن جێبەجێکرا، بەڵام جۆن ڕەتی کردەوە کە دەموچاوی داپۆشێت چونکە لە تاریکی دەترسا. بەم شێوەیە پۆڵ کۆتایە بەگێڕانەوەی چیرۆکەی هێنا و بە ئێڵینی گوت کە ئەمە کۆتا حکمی لە سێدارەدان بوو کە خۆی و پرۆتۆس سەرپەرشتیان کردبێت. دوای لە سێدارەدانی جۆن هەردووکیان خۆیان گواستەوە زیندانی چاکسازی. هەروەها ئەوەشی بە ئێڵین گوت کە ئەو ئێستا تەمەنی 108 ساڵە.
هەروەک چۆن مشکەکەی ئێدوارد کە ناوی بەڕێز پینگڵ بوو هێشتا لە ژیاندایە و هۆکاری ئەمانەش گواستنەوەی بەشێکی توانەکانی جۆن بوو بۆ ئەوان بۆیە تەمەنێکی دوور و درێژیا و بینەری مردنی یەک لە دوایەکی خۆشەویستانی بوو. لە کۆتایی فیلمەکە پۆڵ لە مەراسیمی بە خاکسپاردنی ئێلنا لە خۆی دەپرسێت ئەگەر توانەکانی جۆن ئەو مشکەی تا ئێستا لە ژیاندا هێش بێتەوە ئاخۆ دەبێت ئەو تا چەندی تر بژی و پۆڵ ئەمەی بە سزایەک لەلایەن خواوەدانا چونکە ئەو جۆین لە سێدارەدا سەرڕای ئەوەی کە دەیزانی بێتاوانە. بەم شێوەیە کۆتاییمان بە ڕێکابکردنی فیلمەکە هێنا. دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سوپاس بۆ بینەربوونتان.